ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامین و ئەم جاریان باس لە هونەرمەندی دەنگخۆش و شێوەکاری ناوداری کورد مامۆستا عەباسی کەمەندیەکەین کە پێشەنگایەکی تایبەت بۆ ئەم هونەرمەندە لە شاری سلێمانی کراوەتەوە و هاوکارمان ڕەوەند بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو پێشەنگەکەیە. ڕەوەند سڵاو لەبێتەوەم کاتەوە باش بێت فێم بڵێ چی هەیە لە نێو پێشەنگەکەیە؟ سلااو دەبێت ساوێن سلااو لە بینرانی کورسات مەگەزین ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من لە ئێستا لە مۆزەخانی جەمال نەبەزم لێرە نەخش و ڕەنگی تابلۆکان و دەنگی گۆرانی ڕەسەنەکان و لە هەمان کاتدا یادگاریەکانی هونەرمەندی فرێبەهرا مامۆستا عەباسی کەمەندی ئاوێتەی یەک بوون لە پێشەنگایەکدا پێشەنگەکە بە ناوی کیژی لادێ مامۆستا عەباسی کەمەندی و دەنگی کە سروشتی جوانی کوردستان و ئازارەکانی تاکی کوردی لە نێو گۆرانیەکدا لە نێو پارچە شارێکدا لە نێو ئاوازێکدا یان لە نێو تابلۆیەکدا کۆ دەکردەوە. لەگەڵمان بنەچمە لای مامۆستا بەختیار سعید وەکو بەڕێوبەری ناوەندی حەوت ڕەنگە کە بەڕێزیان ئامادەکاریان کردووە بۆ ئەم پێشانگایە کە 23 تابلۆی مامۆستا عەباسی کەمەندی لێرە نمایشەکرێت و چەند گۆرانیکی مامۆستاش بە دەنگی هونەرمەندان لێرە ئەوترێتەوە بە ئامادەی هەوادارانی مامۆستا عەباسی کەمەندی و ئامادەی خانەوادەکەی مامۆستا عەباسی کەمەندی. مامۆستا بەختیار سڵاوت لەبێ کاتت باش. بەخێر بێن سەرچاوم. سوپاس بۆ تۆ مامۆستا پێم بڵێیت بیرۆکەی ئەم کارە پێشەنگایەک تایبەت بە کارەکانی مامۆستا عەباسی کەمەندی و لێرە گۆرانەکانی بوترێتەوە و لە هەمان کاتدا 23 تابلۆی تایبەتی مامۆستا عەباسی کەمەندی لە پێشەنگایەکدا بە ناوی کیژی لادێ نمایش بکرێت. دیارە من لە ساڵی 2002 عەباسی کەمەندی وەکو هونەرمەندێکی مەزن ناسیومە. هەر لە ساڵی 2014 بوو کە پێشەنگایەکی تایبەتم لە مۆزەخانەیە منە سوورەکە بۆ کردەوە کە نزیکی 100 تابلۆی نمایش کرد. بیرۆکەکە بووە ئەو دوو مانگ ڕابردووە گەڕێتەوە کە یادی کۆچی دوایی و لە هەمان کات یادی لەدایک بوونیشی بوو. چنوورخان کە کچی مامۆستا عەباسە لێرەیە بیرۆکەکە لەوە دروست بوو کەوم بینیوتم بۆ پێشەنگایەک بۆ یادی باوکردنەکەینەوەیە. زۆر دڵخۆش بوو بەوە. بەتایبەت من فۆتۆی زۆربەی کارەکانیم لەلا هەیە. کارەکانمان چاپ کردەوانێ. لەمان کاتە بە سوپاسەوە کاک داوان معروف کە بەڕێوەبەری ئەم ناوەندە گەورەی ئەم ڕێکخراوی جەمال نەبەزە بیرۆکەکەی فراوانتر کرد کە بۆچی بڵێن گروپێکی مۆسیقی نێت کۆمەڵی لە گۆرانەکانی هونەرمەند بڵاتەوە. دواتر بیرۆکەکە فراوانتر بوو. ئەم نمایشی فەشەمان هەیە کە هی کاک وشار جەمال سەگرمەیە کە بەدەستە ڕەنگینەکانی کردوێتی دەرە کۆمەڵی هونەری میلی کوردستان ئەوان هۆکاری با بڵێن پێشکەشکردنی کۆمەڵی لە گۆرانەکانی هونەرمەندن بەکۆ کارەکە کارێکی دەستە جەمعیە. هیوادارم بە هەمومان توانی بێتمان ڕۆحی ئەم هونەرمەندە گەورە ئارام بکەین. خۆش بێت بەگشتی پەیامی کارەکەم پێ بڵێیت هەتانوێ لە ڕێگەی ئەم کارەوە کە نمایشکردنی کارەکان و یان نمایشکردنی بەهرە و توانەکانی مامۆستا عەباسی کەمەندیە هەتانوێ بڵێن چ پەیامێک بکەێنن. زۆر گرنگ کەمە بەردەوام ڕێز لە کەسایەتیەکانمان بنین، ڕێز لە توانەکانیان بگرین، بەردەوام ساڵانە کاریان بۆ بکەین لەبەرەوەی جیلێکی تازەیەتە پێشەوانە لەوانەیە ئەو زانیاریانەی نەبێت کە لەسەر ئەو کەسایەتیە هەیە. بن من عەباسی کەمەندی تەنها گۆرانی بێژن نەبوویەوە، تەنها شێوەکار نییە، تەنها شاعیر نییە، ئاوازدانەرە، ڕۆمان نووسە، یعنی لە کۆمەڵی مەجاڵە کارەکە لەوانەیە ئەو نەوە تازەی کاتوتە پێشەوە ئەو زانیاریانەی نەبێت. لەم پێشەنگایە ئێمە جارێکە ئەمە دوو پاتەکەینەوانەیە کە ئێمە هونەرمەندێکمانێ بە ناوی عەباسی کەمەندی یەکێکە لە هونەرمەندانەی کە جێگەیەکی تایبەتی هەیە لە سەر ڕۆحی یەک بە یەکمان. هەر بۆیە ئێمە شانازیەکەین کە لێرە توانیمانە بە هاوکاری ئەو با بڵێن لۆگانەی کە لەسەر پۆستەرەکە هەیە بە هەموومانەوە توانیمانە ئەم کارە بکەین. هیوادارم ڕۆحی شاد بێت. باسێکی تابلۆکانم بۆکەیت لێرە 23 تابلۆ نمایش کراون. تابلۆکان تەواوی تابلۆکان تەواوی کارەکان کاری مامۆستا عەباسی کەمەندین. باسێکی تایبەتمەندی ئەم کارانم بۆ بکەیت، باسێکی ئەوم بکەیت کە ئایا ئەم کارانە دەرخەری ئەوەن کە مامۆستا عەباسی کەمەندی دنیا بینینێکی تر و گۆشەنیگایەکی دیکەی هەبووە کە ڕەنگە ئێمە کە بینیومان سەر شاشە ئەمەمان نەزانی بەهێشتا. مامۆستا عەباس بۆ خۆی چونکە هەر لە مناڵیەوانە بەهرەیەکی تیا دەرکەوتووە توانێتی لە شوێنی جیاوازە کار بکات. دیارە لە هەر وێزگای لە وێزگەکانی باوڵێن ژیانی ئەو توانیوێتی
بەشێک وەربگرێ ئەگەر سەری تابلۆکان بکەین هەمووی ژیانی کوردەواریە لە قۆناغی جیاوازە لە تەمەنی جیاوازە بەشێک لە ژیانی خۆی بجێڕێتەوانە بۆیە هەر یەک لە تابلۆکان کە سەیرەکەیت ئەنی نامۆیەکی تیان نییە نە ئاشنابوونێکی تیا چونکە ژیانی کوردەواریە ئەو ژانەیە کە مامۆستا عەباس بۆ خۆی تیا ژیاوە گێڕەرەوەیەکە ئەتوانێت ئەگەر بە کۆ سەیری تابلۆکان بکەین گێڕەرەوەیەکی بەشێکی تەمەنی ئەم هونەرمەندەیە. باش ئێوە ئەمڕۆ دەنگ و ڕەنگی مامۆستا عەباسی کەمەندی ئاوێتەیەکەکەن ئەم دوو جیهانە هونەریە تێکەڵەکەن چی ئەڵێ لەسەر ئەم کارەتان؟ کارەکە کارێکی وەکوتم گروپیە بە هەمومانەوێت ڕزلێنانێک لەم هونەرمەندە گەورەیە بکەین کەوەی جێی دڵخۆشیە خانەوادەکەشی لە شاری سنەوە هاتوونەتە سلێمانی و پاش نیو ساعتێکە دێنە ئێرە بە هەمومانەوە کارێکەکەن کە ڕۆحی شاد بێت کە هیوادارم بتوانین ئەوە بکەین. باشە پێشەنگاکە کە یەکرێتەوە کاتەکەی 6 خولەکتان داناوە بەرواری 6 کاتەکەی بۆ واگەڕێتەوە کە بەرواری 6 خولەکتان داناوە یان مەبەستان جێ لەو کاتە تەنە حەزمان کرد بەڕاستی بیرۆکەکە بۆ کاکدەوەن معروفە گەڕێتەوانێ ئەو ڕیزبەندی بڵێن ڕۆژەکی دانا وەکو با بڵێن پلەبەندیەکی زۆر جوانە 6 2026 ساعت 6 دقیقە زۆر کە من ئەو بەروارانە یاخودە و کاتانە کە ئەوە هەمووی یەک ژمارەیی بێتەوانێ بەڵام لە کۆیان هەستەکەین ژمارەیەکی جوان دەرچووە کە هیوادارم بۆ هەمومان جێی سەرنج و جێی تەڕامان بێت. بەڕێزانوەکو هونەرمەندێک کام تابلۆی مامۆستا عەباسی کەمەندی هەیە زۆر سەرنجی ڕاکێشابێتی کە ئەم کارەی جیاواز بێ لە کارەکانی تری کارە سروشتەکانی ئەو کاری بەفرەی ئەو دوو کاری بەفرەی دوانن لەو کارانەی کە من بۆم بەدڵنیایی ئەم دوو کاری زۆر تایبەتن ئەوانە هەر عینەشت ئەگەر سیرکی سروشتەکان بە شێوە گشتەکەی ئەو تابلۆ زۆر تایبەتانن کە مامۆستا عەباس کاری لەسەر کردەوە بۆ خۆشی عاشقێکی زۆر تایبەتی سروشت بووە کە توانیوێتی دنیایەک لە جێڕانەوەی سروشتی کوردستان بخاتە ناو تابلۆکانیەوە. ئاخر جارکە لە پێشانگەکە پرسیارەوەم لێکرد وتم خۆت چۆن ئیلهام لە تابلۆکان وەرگری کاتێ تۆ بیرەکەیتەوانێ بابەتێک دروستەکەیت و ئەنجا بڵێن تابلۆی کێشیت وتی بۆ من هەموو ساتێکە فەڵچەکە گرم بەدەستمەوانەیە ئیلهامی ئەوەم هەیە گەڕانەوەیەکە وەکو چاو نوخاندنێک و گەڕانەوە بۆ بیرەوەریەکانە بێتە هۆکاری دروستبوونی هەرێک لەو کارانە کەواتە هەریەک لە تابلۆکان بەشێکی تەمەنی ئەم هونەرمەندەیە کەواتە ئێمە لێرە توانیمانە لە ڕێگەی ئەم 23 تابلۆیەوانە بەشێک لە تەمەنی مامۆستا زیندوو بکەینەوە. پێتان وایە هەندێک چیرۆکی مامۆستا عەباسی کەمەندی هەبێت کە لە ڕێی گۆرانی و لە ڕێی ئاوازەکانیەوە نەیوتبێ یان نەیوتبێت نەیتوانی بێ باسی ئەم چیرۆکانە بکات بەڵکو لە ڕێی تابلۆیەکەوە ئەم چیرۆکانی گەڕابێتەوە بەدڵنیایی بۆ هەموومانوان جارە هەندە جار ئەوەی کە نەتوانین بە قسە بیکەین بە نووسین ئەیکەین هیوایە لە ڕێگەی ئاوازێکەوە لە ڕێگەی گۆرانیەکەوە لە ڕێگای چیرۆکێکەوە مامۆستا عەباس بە دڵخۆشیەوە کە کەسایەتێکی وایە بە هەموومان و توانیمانە ئەو توانە جیاوازانەی بخەینە بەرچاوی ئامادەبوون و بۆ خۆشمان جێی دڵخۆشیەکە کەسایەتێکی وامان هەیە. دەست خۆش بێت کای وەسیێژان سپاس بۆ تۆ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بە خێراتن سەرچاو. سپاس بۆ تۆ. هونەرمەندێک هاتووەتە ئێرە کە کاک پەیام ڕۆژهەڵاتیە کە گۆرانیەکانی هونەرمەندی نەمەر مامۆستا عەباسی کەمەندی ئەڵێتەوە ئێستا گەیشتە لامان کاک پەیامەجان سڵاو دێ بەخێر. زۆر خۆشحاڵم و لە پڕابوەزانی خۆشحاڵین سەلامەت یاخوا. زۆر بەخێر بێی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ گۆرانیەکانی هونەرمەندی نەمەر مامۆستا عەباسی کەمەندی ئەڵێیتەوە چ هەستێکت هەیە؟ زۆر بە شانازیەوە زۆر افتخارەکەم کە بەڕاستی گۆرانیگانی ئەو کەڵە هونەرمەندە کە بەڕاستی چەندێک پڕ لە شانامێکی زۆر جوانە لەباری مۆسیقا و لە هەموو ڕوەکانەوە بەڕاستی جێگەی خۆشحاڵی بوو من زۆر کام بەرهەمەیتان هەڵبژاردووە کە بیکەنە دیاری بۆ کەسانی کە لێرە ئامادەبن؟ والله یەکێ لە بەرهەمە جوانەکانی گۆرانی بینیم نوتووە میلی جیایی ئەومانە داناوە لەگەڵ مامۆستا کیژی لادیتیە کێژی لادیش بەس بتوانین پرۆڤەی لەسەرکەین وتمان بینێرە پرۆڤێکی چکۆلەگەین لەوان چێژ حازر بێ ئامادە بێت ئینشەڵڵا. چی پێشکەشی بینەرانی کورسات مەگەزینەکەیت یەکێک لە گۆرانەکانی مامۆستا عەباسی کەمەندی کە ئامادەتان کرد بێت یان ڕەنگە لە پرۆگرامەکە ئەمڕۆتانە نەبێت بەڵام پێت خۆش بێت پێشکەشی ئەمەکەیت بەڵێ ئەیوبان چاوەکەم لەگەڵ ئەو بەرهەمە شتێکی جوان هاتووی نازەم زانیانە
ئای تۆ چاود نەیشێ تۆ چاود نەیشێ عالی و بەکەیفە بە چاو من بێشێ کەس نایژێ حەیفە بە چاو من بێشێ ئای ئەو شعرە جوانە ئەو شعرە جوانە و تێکستە جوانەی پێشکەشتان بێت حازر لێ پێشکەشێکی ئینشەڵا هەروژیت کاک پەیامجان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ ئەمریکا بینیمان ئەمە ئامادەکاریەکانە کە هێشتا پێشنگاکە دەستی پێ نەکردووە 6 خولەکیمی ئەوارەیە کاتێکی کەمی ماوەکە پێشنگاکە دەست پێ بکات 20 دقیقە 25 دقیقەی ماوە پێشنگاکە دەست پێکات و ئەوەی لێرە بینیمان ئەمە دەرخەری ئەوەیە کە هونەرمەندە مەزنەکان بەجەستە ڕاستە لامانین بەڵام بۆ هەمیشە هونەرەکەیان بەهرەکانیان توانە و لێهاتووەکانیان لەگەڵمانە بە زیندوی ئەمێننەوە ئەگەر ئەمە لێ هاوکارم ساوێن بۆ ستۆریۆ.